بەهۆی بوونی دەواازەی نایاسایی و هاوردەکردنی کاڵای قاچاغ لە دەرەوەی هەرێمەوە، عێراق چەند بازگەیەکی پشکنینی گومرگی لە خاڵەکانی نزیک لە سنووری هەرێمی کوردستان بنیاد دەنێت. بەپێی ئەو نووسراوەی کە ئاڕاستەی هەریەک لە وەزارەتەکانی ناوخۆ و دارایی و دەستەی دەواازە سنووریەکان و فەرماندەیی ئۆپەراسیۆنە هاوبەشەکان کراوە، سەرۆکوەزیرانی عێراق ڕەزامەندی لەسەر دانانی 4 بازگەی پشکنینی گومرگی دەربڕیوە و داوای لە تیمی هاوبەشی دەواازە سنووریەکان و بەڕێوەبەرایەتی پۆلیسی گومرگەکان و بەڕێوەبەرایەتی گومرگی ناوچەکانی باکوور و فەرماندەیی ئۆپەراسیۆنە هاوبەشەکان کردووە کە دەست بەجێ لە 4 خاڵدا بازگەی پشکنین دابنێن، ئەمەش بە مەبەستی کۆنتڕۆڵکردنی ئەو کاڵایانەی کە نایاساین و لە هەرێمەوە ڕەوانەی ناوەڕاست و خوارووی عێراق دەکرێن. خاڵەکانی پشکنین بەم شێوەیە دەبن: خاڵی پشکنینی فایدە لە نێوان مووسڵ و دهۆک، خاڵی پشکنینی شێراوە لە نێوان کەرکووک و هەولێر، خاڵی پشکنینی ئەلکوبان لە نێوان دیالە و سلێمانی، خاڵی پشکنینی چیمەن لە نێوان کەرکووک و سلێمانی. لە نووسراوەکەدا فەرمان بە وەزارەتی ناوخۆ کراوە هەستێت بە دابینکردنی ئامێری پشکنینی سۆنار و سەگی ڕاهێنراوی کەیناین و تەواوی پێداویستیەکان لە هەر 4 بازگە نوێیەکە. هەروەها داواژ لە فەرماندەیی ئۆپەراسیۆنە هاوبەشەکان کراوە ڕێگادەرەکیەکانی بازگەکان لەگەڵ هەرێمی کوردستان بپارێزێت و ئاسایشی بۆ دابین بکات و هەرچی تیمی گومرگی وەزارەتی دارایی عێراق و بەڕێوەبەرایەتی گومرگی هەرێمی کوردستانیشە تیمێکی هاوبەش پێک بهێن و داتا گومرگیەکان یەک بخەن و دەستە دەواازە سنووریەکانیش لە ڕێگەی پەیوەندیەکانیان لەگەڵ هەرێمی کوردستانەوە تۆڕی پەیوەندیەکانیان گرنگی بکەن. تەبانەوەی هەیە سۆران عومەر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لەو بارەیەوە بڵاوی کردوێتەوە حکوومەتی هەرێم زیاتر لە 20 دەواازەی نافەرمی هەیە و هەموو کاڵایەکی لێوە داغڵ دەکرێت کە لە دەرەوەی دەسەڵاتی گومرگ و وەزارەتی داراییە و لە ڕابردووشدا شاندی حکوومەتی هەرێمی لە زیانەکان و نیگەرانیەکانی عێراق لەو بارەیەوە ئاگادار کردوێتەوە. دەواازەکانی هەرێمی کوردستان چەندین ساڵە بەبێ هیچ بنەمایەکی زانستی هەموو جۆرە کاڵایەکی لێوە هاوردەی ناوخۆی هەرێم دەکرێت و ئەو کاڵایانش کە لە خوارووی عێراقەوە لە مینای بەسرەوە دەهێنرا جارێکی دیکە گومرگ دەکرانەوە، هەروەکو چۆن ئاڵوگۆڕی کاڵا لە نێوان هەولێر و سلێمانی سنووردار کراوە و پارە لە خاوەن بارەکان وەردەگیرێت. نۆ کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان بە درێژایی ماوەی دەسەڵاتەکانیان تەنیا لە بیری گیرفانی حزب و چەند کەسێکی نزیک لە خۆیان بوون و هەرگیز هەوڵیان نەداوە کە خێروبێری گشتی هەرێم بە دادگەری بەسەر هاوڵاتیاندا دابەش بکرێتەوە و هیچ دەرفەتێکی بۆ ڕووتاندنەوەی هاوڵاتیان و خۆ دەوڵەمەندکردنی خۆیان لەدەست نەداوە و بووەتە هۆکارێک بۆ زیانگەیاندن بە پرۆژە و کارگە ناوخۆییەکان و بڕیارەکەی بەغدادیش جارێکی دیکە لە زیانی ئەو کارگانە دەشکێتەوە کە بەرهەمەکانیان ڕەوانەی ناوەڕاست و خوارووی عێراق دەکەن. ئەمە جگەلەوەی لە دوای جێبەجێکردنی بڕیارەکەشەوە ئەو کاڵا نایاساییانەی کە لە دەواازەکانی هەرێمەوە داغڵ دەبن چی دیکە ڕەوانەی ناوەڕاست و خوارووی عێراق ناکرێت و دەبێت لە بازاڕەکانی ناوخۆدا و بەسەر هاوڵاتیانی هەرێمدا ساغ بکرێتەوە.